زۆر باسی فەزڵی دایک و باوکمان کردووە، زۆر باسی حەق و مافی دایک و باوکمان کردووە بەسەر منداڵەوە. ئەمڕۆ بە پێچەوانەوە بە پشتیوانی خوا باسی هەندێک خاڵ دەکەین. باوکی بەڕێز، ئەو کەسەی کە بوویتێتە باوک، دڵنیا بە لەوە مناڵەکانت شتێکیان هەیە ئەم شتیان زۆر پێ ناخۆشە، هێڵی سوورە لای مناڵ. ئەوش ئەوەیە کە سوکایەتی بە دایکیان بکەیت، گوێنیان پێ بدەیت. دەماشا دەکەی بە بەرچاوی مناڵەکانەوە گوێن بە دایکی مناڵەکان دەدات، سوکایەتی پێ دەکات، لێی دەدا. ئەم مەسەلەیە پێویستە ئاگاداری ئەو خاڵە بین وەکو باوکێک، چونکە عەزێتدانی دایک لای منداڵ هێڵی سوورە. ئەگەر کێشەیەک شتان هەیە با مناڵەکان ئاگادار نەبن. قەت بیر لەوە نەکەیتەوە باوکی بەڕێز. هیچ باوکێک لە خۆمەوە هەتا هەمووتان وەکو عام باسێکە، ناڵێم 100% بەس وەکو عام، هیچ باوکێک بیر لەوە نەکاتەوە ئەوە بە خەیاڵیان نەیە کە بگاتە پلەی دایک لای مناڵ. دایک پلەپایەکی هەیە، هیچ باوکێک دەگمەنە پێی بگات، چونکە بەڕاستی ئەوەی کە منداڵ دایکی پێی دەڵێ و پێی دەکات ڕبعێکەوە لە باوکی قبوڵ ناکات. باوک پلەپایی خۆی هەیە، بەڵام دایک زۆر زیاتر. بۆیە بیر لەوە نەکەیتەوە بگەیتە پلەپایی خێزانەکەت لای منداڵەکان. ڕاستەکەی باوکی، بەڵام دایک لای منداڵ تایبەتە. بۆیە سوکایەتی کردن بە کەسێک کە تایبەتە لای منداڵ هێڵی سوورە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاری مسلم داهاتووە، پیاوێ دێتە خزمەتی، دەفەرمێ ئەی خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە هەموو کەسێ زیاتر کێ شایانی ئەوەیە کە هاوڕێتی بکەم و چاک بم لەگەڵ یا چاک بم؟ فەرمووی ئوموکە ثم ئوموکە ثم ئوموکە ثم ئەبووک. دایکت، پاشان دایکت، پاشان دایکت، پاشان باوکت. چوارەم جار فەرمووی باوکت. کەواتە 175 یعنی دایک مافی زیاتر هەیە بەسەر مناڵەکانەوە. کەواتە برای بەڕێزم، باوکی بەڕێز، ئاگادار بە خۆت ناشرین مەکە لای مناڵ. کێشەیەک لەگەڵ خێزانتا هەیە، دایکی منداڵەکان هەوڵ بدە لە شوێنێکە چارەسەری بکە لەگەڵ یا با لای مناڵە سوکایەتی بە دایکیان مەکە، چونکە بەڕاستی ڕقت لێ بەسە، بەڕاستی زەرەر ئەکەی. ئەمە خاڵێک تریش لەو خاڵانێک کە مشکلەیە، چونکە ئەگەر تۆ سوکایەتیت بە دایک کرد، دایکی منداڵەکان، سوکایەتی بە کەسێک دەکەی کە بە خێوکەری مناڵەکانتە، لەوانەیە بەیانی مناڵەکانیشت هەمان ڕەفتاری تۆ بگرن. تۆ مامۆستاکەیان کە دایکیانە سوکایەتی پێ بکەی زەرەر دەکەی، زەرەرەکە بۆ خۆتە، مناڵەکانی خۆت خراپ دەردەچێت. بۆیە دایک، هیچ کەسێک، هیچ باوکێک ناتوانێت بگاتە پلەی دایک و باوک، پلەی دایک لای منداڵەکانی. کەواتە ئاگاداری ئەو خاڵە بێ، چاکیش لەوە دڵنیا بە. مناڵ پێی ناخۆشە عەزێتی دایک و باوکی بدرێ، بە تایبەتی دایک. ئەگەر خێزانیشت عەزێتی تۆ بدا، مناڵ پێی ناخۆشە، بەڵام تۆ عەزێتی خێزانم بدەی، مناڵ زیاتر پێی ناخۆشە. ڕوو دەکەمە هەموو دایک و باوکێک، دایک و باوک، مناڵەکانتان پێیان ناخۆشە، بەوە ڕازی نابن ئێوە ڕەوشت و ئەخلاقتان جوان نەبێت، لەگەڵ دراوسێدا خراپ بن، لەگەڵ خزما خراپ بن، لەگەڵ میوانە خراپ بن، لەگەڵ خەڵکیە خراپ بن. مناڵ ئەمەی پێ ناخۆشە. مناڵ حەز ئەکا شانازی بەوە بکا کە بڵێن کوڕی فڵان کەس و کچی فڵان کەس. بۆیە مناڵەکانت سەربەرزکە، ناوێکی ناشرین بۆ خۆت و مناڵەکانت بەجێ مەهێڵ. عەزێتی خەڵکی مەدە. باوک هەیە، خوا نمونەیان زۆر نەکا، بوونەتە بەڵایەک بۆ مناڵەکانیان، دایکی شێ بە هەمان شێوە. بۆیە دایکی بەڕێز و باوکی بەڕێز، کارێکی وەها مەکەن خۆتان ناشرین کەن لای خەڵکی، چونکە مناڵ پێی خۆشە شانازی بە دایک و باوکیەوە بکە، نەک لە ڕووی نەیە بڵێ من کوڕی فڵان کەس و کچی فڵان کەس. هەیە وای لاتۆ پێی عەیبە بڵێن تۆ کوڕی فڵان کەسی کچی فڵان کەس، لەبەر ئەوە ناوێکی ناشرینێ دوای خۆی بەجێهێڵا.
یاخود زیندووە ناوێکی ناشرینی هەیە پەنا بەخوای گەورە. بۆیە مناڵەکانتان پێیان ناخۆشە ئێوە لەگەڵ خەڵکا خراپ بن، ڕەوشتان جوان نەبێ لەگەڵ خەڵکیە، تەعامل و هەڵس و کەوتان لەگەڵ خەڵکیە جوان نەبێ، مناڵەمەی پێخۆش نییە. ئەگەر قسەیش نەکا لە ناخۆ دەکوڵێ، باوکم بۆ وا دەکات لەگەڵ دراوسەکانمە، دایکم بۆ وا لەگەڵ دراوسەکانمە وا دەکات، بۆ لەگەڵ خزم و کەس و کار و دراوسەکانمانە وا دەکات. پێیان ناخۆشە ئەگەر قسەیش نەکەن لە دڵەوە دەکوڵێن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە حەدیث صحیح تەرغیب هاتووە وإن الله يبغض الفاحش البذيء. خوا زۆر ڕقی لەو کەسێ دەمی پیس بێ، حاشا لەو ڕیبەڕێستان، دەم پیس بێت، جوێن دەربێت، سوکایەتی بەمەکە بکە بەوکە بکە. هەنێ باوکەیە دوژمنداری بۆ مناڵەکانی خۆیان دروستەکەن. مناڵی هەیە ناڵێ ئیسراحەت کە دوژمنداری بۆ دروستەکە، دەوێ بیاندا بە کوشت. بەخوا خەڵکی وامان دەناسی 8 کوڕی هەبوو، خوا ئاگادارە 5 هەبوو، هەموویدا بە کوشت لەبەرەوە دەمی نەوەستان. قوڕی کرد بەسەر مناڵەکانە، جەرگی خۆشی سووتان. وەڵای چەندەها کەس دەزانم خوا ئاگادارە کۆمەڵی کوڕی چاکی هەبوو، هەموویدا بە کوشتە لەبەرەوە باوکیان خراپ بوو. ڕیشت سپیەکان 100 جار هاوارتان لێکم، مناڵەکانتان با توش دوژمنداری نەبن، کێشەیان بۆ دروست مەکەن. عەرزم کاول کردی هاتم کاول کرد. مناڵەکانە لە دێهات زۆر گرنگتر، لە گوندەکان زۆر گرنگترن، لە کەلاوەیەک زۆر گرنگترە. مناڵەکانی خۆت لە شوێن فەلاحەت و گەرموجۆیە زۆر گرنگترە. دوژمنداری دروست مەکە. با مناڵەکان شانازیتان پێوە بکەن، با بە ئێوە سەربەرز بن، دایکی بەڕێز، باوکی بەڕێز، نەک لە ڕوویان نەیە خۆیان بدەنە پاڵ ئێوە مەگە لە ناچاریە. شەرم بکەن کە مناڵی ئێوەن. بەڕاستی پێویستە ئاگامان لە خۆمان بێ، باوکین ڕاستی باوک و دایکین، بەڵام دەبێت ڕێز و حورمەتی خۆمان بگرین، دەممان پاک بێ، هەر دەمرین با ناوێکی جوان بۆ خۆمان بەجێ بێڵین. مناڵ زۆری پێ ناخۆش کچ بێ یا کوڕ کە لە ماڵبەخشینە فەرقیان بکەی بەداخەوە. ئێمە کوڕی عەشایەرین، مناڵی عەشایەرین، بەس عەشایەر ناعەدالەتترین مرۆڤن زۆربەیان لەم مەسەلەیەتە. بەس تەنها کوڕ پەرستن، کوڕ بە تایبەتی کوڕی بچووکیش، مناڵی بچووک کە کوڕە، ئەگەر مناڵی بچووک کچ بێ حسابێکی بۆ ناکەن. لە کاتێکا مام حاجی نەنە حاجی ئێستا بەس کچەکانیان بە کەڵکیان دێ هەر هەڵێن کوڕ حاجی بێ بۆ کوڕەکان. لە حەدیثێکی صحیح بوخاری مسلمدا هاتووە، ئیمامی نوعمانی کوڕی بەشیر ڕەزای خوای لێبێ دەفەرمێ دایکم بە باوکمی وت هەندێ زەویشتم بداتی، هەندێ شتم بداتی، هەدێ لە ماڵەکەی خۆی هەندێ شتم بداتی، لەو ماڵەی کە هەیەی هەندێکم بداتێ. دوای ساڵێک باوکم بە قسەی دایکمی کرد و پێمی دا، بەڵام دایکم وتی بەخوا ڕازی نابم بەوەی کە بە نوعمانت داوە ئەی بەشیر، ئەوەی کە بە کوڕەکەی خۆت داوە کە بەشیری نوعمانە، ئەی بەشیر من ڕازی نابم بەمە حەتاکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شاید نەبێ لە بینمانە تۆ پارچەیەک زەوی یاخود ماڵێکت داوە بە نوعمانی کوڕت، ئەی بەشیر ئەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بینمانە شاید بێ. ئەمجا من قبوڵی دەکەم، ڕاستەکی داوام کردو، بەڵام دەبێ خۆشەویستی خوا لە بینمانە بێ صلی الله عليه وسلم. دەفەرمێ ئیمامی نوعمان دەفەرمێ ڕەزای خوا لێبێ باوکم دەستی گرتم و بردیم بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بە سەراتەکەی باس کرد، فەرمووی دایکی پێی خۆش بووە ماڵێکی بدەمێ، منیش ماڵەکەم پێداوە، حەز دەکەم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تۆ لەسەر ئەمە شایەت بی. خۆشەویستی خوا فەرمووی صلی الله عليه وسلم ئەمەم بەبەستمە، گوێ لەم قسەیە بگرن. نەڵی باو با پیرم وای کرد، بزانە شەرعی خوا چیت پێڵێ. خۆشەویستی خوا فەرمووی صلی الله عليه وسلم ئەی بەشیر ئەمەی کە بە نوعمانت داوە ئایا بە مناڵەکانی تریشت داوە، مناڵی ترت هەیە هەمان شتت پێ بەخشیون یا تەنها بەمت بەخشیوە؟ سەیری ئەو خاڵەکە. مناڵی ترت هەیە غەیری ئەمە؟ بەڵێ هەمە. ئەوەی کە بەمت بەخشیوە بە مناڵەکانی تریشت بەخشیوە کچە یا کوڕە؟ ئایا یارمەتی ئەوانیشت داوە؟ وتی ناوەڵە، تەنها بەم بەخشیوە، بە تەنها بە نوعمان. خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم فرمي لا تشهدني على جور فإني لا أشهد على جور.
من مەکە بە شایەت بۆ زوڵم، من شایەتی زوڵم نادەم، من شایەت نابم لەسەر زوڵمێک کە تۆ کردوتە. خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم ئەمەی بە زوڵم ناوبرد، فەرمی من شایەتی نابم لەم بەینە بە هیچ جۆرێک. ئیشەکەی تۆ زوڵمە، مناڵێکت بەش داوە ئەوەکەت بێبەش کردووە، بە تایبەتی مناڵی بچووک کوڕ بەعام بەشی باشی پێدرێ و ئەوەکانی تریش ئیتر وەکو قڕا هەمووی وەکو قڕەی لێ هاتەوە هیچی بەرناکە. بەڕاستی ئەمە زوڵمێکە دایک و باوک دەیکرد. خوای گەورە ئەم زوڵمەتان لێ قبوڵ ناکات. لەبەر مناڵەکانە فەرق مەکەن، بەشی کچ ئەدەی بەشی کوڕ بدە، بەشی هەمووی بدە. کوڕەکەت ژن دەهێنێ مەسروفی بۆ دەکەی، کچەکەت شوو دەکا، یارمەتی بدە، شتی بۆ بکە. با بڵێ ئەمەی باوکمە بۆ میکردو، ئەمەی دایکمە، ئەمەی فڵان کەسە بۆ میکردوی براکەمە، یارمەتیان بدەن، فەرق مەکەن. کێتان کچەکانتان شویان کرد یارمەتی باشتاندان، تەنها بۆ کوڕەکان. لە خوا بترسن، زوڵم مەکەن، بەشی کوڕ مەدەن و کچ بێ بەش مەکەن، چونکە ئەمە زوڵمە، خوا لێت قبوڵ ناکات. مناڵ پێی ناخۆشە ئەگەر قسەیش نەکا، هەموو مناڵێک پێی ناخۆشە دایک و باوکی فەرقی بکات، پێت ناخۆشە. ئاگاداری ئەو خاڵە بن. یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆشبی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆشبی، خوای گەل لە زوڵم و ستەممان پارێز یا ڕەب العالەمین. ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. باوکی بەڕێز، خوای گەورە منداڵی پێ بەخشیویت، خێزانی پێ بەخشیویت، مناڵەکانت خێزانیشت بە هەمان شێوە. زۆری پێ ناخۆشە کە تۆ ڕەزیل بیت، کە تۆ چروک بی، کە تۆ بەخیل بی، مەسروفیان نەکەی. خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم لحديث صحيح بخاري هاتوتيان فلان كس بيا شاك بس رزيله فرمي واي داء ادوأ من البخل. جابو درديك هي نخوشيك هي للرزيلي بيستر خرابتر به درديكي بيسه براسي دبينم سرم سور دمينكم الله كسيك هي دولة منن بلام مناڵەکانی و خێزانەکانی زۆر بە داماوی دەژین، زۆر بە نەبوونی دەژین، کۆمەڵی ئاواتی زۆریان هەیە هەمووی دەچێتە ژێرگڵ. من مناڵم ئاواتێکم هەیە کە بوومە پیاوێکی گەورە ئاواتەکەم نەهاتەدی قیمەتی چێ تازە بۆم بکەی، نابێت ئەم شتە بکرێ. بەڕاستی زوڵمێک گەورەیە، هاتە و قایمی دەکەیت و خێزان و مناڵەکەت احتیاجی خەڵکە، بەیانی برای بەڕێزم ئەی ئەو کەسەی کە دەست ئاوا گرتووە هەر پارەکەوەکەیتەوە. دڵنیا بە بەیانی ئەگەر خێزانت، کچەکەت، کوڕەکەت سواڵیان کرد، داوای پارەیان لە خەڵک کرد، دزیان کرد، یەخەیان مەگرە، مەڵێ بۆ وات کرد. خێزانەکەت ئامادەنی پارەی بدەیتێ، مناڵەکەت بە هەمان شێوە داماوە. یعنی وەڵڵی خەڵکە زانم کچەکەی لە زانکۆی ڕۆژی 250 دینارێداتی، 250 دینار. کچێت داما بڕاتە زانکۆ 250 دینار، وەڵڵی ڕۆژی 50,000 بداتێ، وازانێت تەماتەیەکە، ئەوە پارەی زۆرە. ئەو نی بڵێ نەیبێ، هەیەی زۆریشی هەیە، زۆری ئەوەمان هەیە. ژنەکەی ڕاتە بازار ئەڕوا بۆ عیادەی بپەی پێویست پارەی ناداتێ. ئاخر بەیانی ژنەکەت فەساد بوو، خەتای تۆیە. بەیانی مناڵەکانە دەستیان لە خەڵپان کرد و دزیان کرد، مەڵێ بۆ دزیتان کرد، مەڵێ بۆ داوای پارەتان کرد، تۆ نایەندێتی ئیچی بکەن. بۆیە زۆرێک هەندێک ژن هەیە خراپبوونە لەگەڵ خەڵکا پەیوەندیان دروست کردووە لەبەر ئەوەی پیاوەکەی هیچ حسابێکی بۆ ناکە، احتیاجی 5,000 10,000. وەڵڵا شەرمە پیاوێک هەی بێ و ژن و مناڵەکەی احتیاج بێ، ئەوەی تواناتێ بۆیان سەرف بکە. لەخوا بترسن. پێغەمبەری خوا فەرمیە صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا دەفەرمیە كفى بالمرء إثما أن يحبس عمن يملك قوته. بس بۆ شەڕێتی و خراپێتی ئینسان، بۆ تاوانباری ئینسان، ئەگەر ئینسان تەنها ئەمەی هەبێ، بەس ئەم تاوانەی هەبێ، بەس ئەم خاڵیت هەبێ، خۆشەویستی خوا فەرمیە صلی الله عليه وسلم بەسە بۆ تاوانباری ئینسان کە بە تاوانبار هەژمار بکرێ کە ئەوەی هێتی لە ماڵ و مناڵەکەی دەگرێتەوە. ئەوەی ڕەزیل بێ نەخۆشە، نەخۆشیەکی کوشندەی هەیە، کێشەی عەقڵیشی هەیە. باشە پارەم بۆ کێکۆ کردوتەوە، ئەگە بۆ ژن و مناڵی خۆم نەبێ، بۆ برا و
بۆ خزمی دراوسێت کۆکردۆ نەوەڵە ئەی بۆ نایاندێتی بۆ مەحرومیان دەکەی بەخوا ئەمڕۆ لیان بگرەوە هەڵی گرە و کلیلیدە بەخوا ڕۆژێک دێ دەمریت و ئاوە تاکەکەت دەکەنەوە هەمووی بخۆی تەوزیعەکە مخوان دەیخوا هەر بیگرەوە چی لێکی بڕۆ سەیری تۆڕە کۆمەڵایەتیەکان بکە کۆمەڵێک خەزێنەی زۆر دەدۆزرێتەوە ئاڵتونە پارێ هەر شتێک ئەمە چییە ئەمە ئەم نەکبەتانە لە مناڵەکانیان گرتۆ شاردیوانەکە بۆ خۆی دوای خۆشیان مردنەوە ئاو بۆ خۆی دوای چەند هەزار ساڵ خەڵکە بخۆی خوات ئەمە عەقڵێتە پارەکەی تۆش دوای مردنت هەمووی تەوزیعەکەی ئەوە مزگەنیت پێدەم بۆیە بیکە پیاوەتی و ئەمڕۆ بیخۆ بیکە چاکە بۆ قیامەتی خۆت مناڵ پێی ناخۆشە زۆریشی پێ ناخۆشە دایک و باوکی فەرق و جیاوازی بکە لە خۆشەویستی و سەردانیە زۆرێک لە مناڵەکان ئەم ئازاریان هەیە دایک و باوکمان فەرقمان نەکەن سەردانی فڵان برام زۆر ئەکەن سەردانی من ناکەن سەردانی براکان مەکەن سەردانی خوشکەکان ناکەن کچەکانیان واتە بەڕاستی ئەمە زۆر خراپە گوێ لەم حەدیثەی پێغەمبەری خوا بگرین صلی الله عليه وسلم لە سلسلەی صحیحە هاتووە پیاوێک لە خزمەتی خۆشەویستی خوا دانیشتبوو صلی الله عليه وسلم ئەم پیاوە دانیشتبوو کوڕێکی ئەهات کوڕێکی بچووکی ئەم پیاوە هات پیاوەکە دانیشتووە کوڕێکی هات ئەم پیاوەش چی کرد فأخذه فقبله ماچی کرد و ئەمجا ثم ئەجلسه في حجری خستێ باوەش و سەرڕانی خۆی داینا سەیریکە ماچی کرد و خستێ سەرڕان و کۆشی لە باوەشی خۆیان داینا ئەمە دوو خاڵ تۆزێکی پێچ و کچێکی ئەو پیاوە هات کچ بەڵام ئەم پیاوە هەر ئاوا دەستی گرت و داینیشان نەکردێ باوەشەوە نەماچیشی کرد ئەمە ئەخلاقی باوباپیری ئێمەیە نەنک و دایکی ئێمە زۆر بەیان هەمان ڕەوشتیان هەیە بەداخەوە مناڵی کوڕ بە مناڵی خۆی ئەزانێ مناڵی کچ بە مناڵی خۆی نازانێ ئەو مناڵی ئێمە نیە مناڵی کچەکەمە هی خەڵکە بەسی کوڕەکەی ئەی خۆ بووکەکەشت مناڵی خۆ کچی تۆ نییە بووکەکەت پەنا بەخوا ئەی بۆچی ئەوە مناڵی تۆیە زاوا بێگانەیە بووکیش بێگانەیە زاوا مناڵی تۆ نییە بووکیش مناڵی تۆ نییە ئەو فکرەی ئەو ڕەوشت و ئەخلاقی باوباپیری ئێمە هەیبوو زۆربیان بەنهۆی نەزانیەوە خوالیان خۆش بێ بە ئێمە تیامانە نەبێت کوردوەتەنی کوڕپەرست نەبین ئەوە تا ئەمە ماچی کوڕەکەی ئەکا ئەوی خاتە باوەشی بەڵام کچەکەی نەماچی کرا و نەخراوە باوەشیش خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم چی کرد فەرمووی ئەلا عەدەلتە بەینەهوما هەلا عەدەلتە بەینەهوما باشە بۆچی لە بینی ئەو دوو مناڵە عەدالەت نەبووی بۆچی ئەوت ماچ کرد ئەمت ماچ نەکرد بۆ ئەوت خستە باوەشتەوە ئەمت نەخسە باوەش و سەڕانت بۆ لە بینیانە عەدالەت نەبووی سێ جار دەفەرمێت تەقوای خوا بکەن لە بین مناڵەکانە عەدالەت بن با ڕق و کینە دروست نەبێ لە بینیانە بەداخەوە ڕۆژێ قەت گوێت لێ بوو کەسێکی بەتەمەن ئەوانەیە بە تەمەنەکان لێ برات نەمرێ کوڕت نەمرێ ڕۆژی گوێت لێ بڵێ خوشکت نەمرێ و کچت نەمرێ ڕۆژی ئەمە تاسە گوێم لێ نەبوو نازم هەر ئەوەی کە گوێم لێ برات نەمرێ کوڕت نەمرێ کەس دوعای خێر بۆ خوشک و کچ ناکە ئەمە فکرێکی زۆر سەقەتە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم قبوڵی نەکرد فەرمی بۆ لە بینیانە عەدالەت نەبووی ئەوە کچتە مناڵتە ئەوش مناڵتە کوڕەکە کەواتە ئیسلام گرنگی بۆ داوە ئاگاداری خۆت بە ڕق و کینە لە بین مناڵەکانە دروست مەکە سەردانی مناڵەکانت بکە هەمویانت خۆش بوێت چونکە مناڵ وەکو میوەیە هەرکی تامی خۆی هەیە ڕۆژێک دێت تێ دەگەی ئینشاءڵڵا کە کچەکەت زیاتر بەکەڵکت دێ بەعام کچەکەت بەکەڵکت دێ لەخوا بترسن دڵیان مەشکێن با دڵیان خۆش بێ با بزانێ باوک بەڕاستی یا دایک گرنگی بە مناڵەکانی خۆیەدات زۆرێک لە مناڵەکان دەڵێ دایکمان باوکمان نەنک و باپیرەمان فەرقمانەکە کچەکان پارەی کەمیانە دەنێ کوڕەکان پارەی زۆریانە دەنێ ئەخر وا مەکە کێشە دروست مەکە بۆیان ڕق و کینیان بۆ دروست مەکە تۆ تەمەنێکت هەیە خۆ مناڵ نیت بۆ خاتری خوا بەشی کچەکەتت دێ بەشی کوڕەکەشێ بدە بەشی کوڕەکەتدا بەشی کچەکەشت بدە ئەوە نەفەرق و سوویان مەکە بەڵام جاروێ ڕاستێکی پێویستە لەوانەیە کوڕێکت لە زانکۆ بێ کچێکش لە پۆلیەکی ابتدایی فەرقی هەبێ لە مەسروفە بەڵام دڵی هەردوویان ڕاگیرکە ڕاستێکی جاری وایە کچەکەت زیاتر پێویستی بە پارەیە جارێ کوڕەکەت
بەڵام عەدالەتی بکە نەک یەکسان. یان چۆن جاری وایە عەدالەتی ڕوو ئەدات پێویستە هەبێت، هەندێک جاریش پێویستە کەسێکیان زیاتری بدەیتێ. بۆچی؟ لەبەرەوە پێویستی پێیەتی. مناڵی لە زانکۆ بێ وەکو مناڵێکی ابتیدایی نییە، فەرقی هەیە، بەڵام بزانات چۆن خۆشەویستیان بۆ دەرەبڕی. مناڵەکان مناڵی ئێمە زۆریان پێ ناخۆشە باوکیان لەگەڵیانە توند بێت، توند و تیژ بێت، بەتابەتی باوک. سبحان الله، مناڵ دایک هەرچی لێ بکە ئازاری نییە، دایک لێدات، گوێنی پێدا، عەزیەتی ئەدا، مناڵەکە لە دڵی ناگرێت. بەس باوک یەک قسێ بکە بە مناڵ جارێ ماتە بێ، مات، سبحان الله، ماتە بێت. ئەڵێ قسەی دایک ئازاری نییە، بەعام ئازاری نییە، بەس قسەی باوک ئازاری زۆرە. بۆیە ڕووەکەی من ئالەم خاڵەدا لە باوکەکانە. مناڵ زۆری پێ ناخۆشە باوکی توندڕەو بێت لەگەڵیانە، توند و تیژ بێ لەگەڵیانە، گوێنیان پێ بدات، سوکایەتیان پێکە، بە تایبەتی باوکی بەڕێز. ئاگادار بە لەناو مەجلیسە، لەناو خەڵکە مناڵەکانی خۆت مەشکێنەوە. مناڵی تۆی خۆ دوژمنت نییە، لە هەموو کەسێ نزیکترن لە تۆ، لە براکانت نزیکترن لە تۆ، لە کەسوکار لە تۆ نزیکترن. دڵیان مەشکێنە، سوکایەتیان پێ مەکە، مەیان شکێنەوە. کوڕێکت هەیە عازەبە، ژنی هێناوە مەعقولە ناو خەڵکە سوکایەتی پێکەی، ئەیشکێن تۆ لای ئەمەکە و خزم، ئەمە خزمەکەی چەکە؟ نەخێر، خزم نایخوا، مەیشکێنەوە. وەکو پیاوێکی عاقڵ، وەکو باوکێکی دڵسۆز بیبە لە شوێنێکە قسەیەک لەگەڵ ڕۆڵێکیان بۆ واکەی، ئەمە بکە، ئەمە مەکە. پێویست ناکە لای مامە و خاڵۆ و ئامۆزا و پورزا و خزم بایعەکە بیشکێنیتەوە، سوکایەتی پێ بکەی، پێی ناخۆشە. چەنەها کەسێ ژن و مناڵی هەیە، باپیرەیە، باوکی سوکایەتی پێەکە، بە بەچاو خەڵک جوێنی پێدا. ئەو دایکی داماوەگەی هەروازی لێ بێ هەزار جار ناو خەڵکە شکێنراوەتەوە. باوانە بین. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم دانیشتە بوو لە حەدیث صحیح بوخاری مسلم داهاتوە، ماچی ئیمامی حەسەنی کرد پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم، حەسەنی کوڕی ئیمامی عەلی ڕەزای خوای لێ بێ. یەکێک لە دانیشتە بوو ناوی ئەقڕەعی کوڕی حابیس بوو. ئەقڕەع تەماشای پێغەمبەری خوای کرد صلی الله عليه وسلم، ماچی حەسەنەکە، وتی ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم، بەخوا دە مناڵم هەیە، دە مناڵ، حتا ئێستا ماچی یەک مناڵم نەکردو. ئەمە ناو خەڵکی ئێمەدا ئەمە پیاوە، پیاو ناو خۆمانە، بەس لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەخێر، دە مناڵم هەیە تا ئێستا ماچی یەکیانم نەکردو. فنظر إليه، پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم تەماشایەکی کرد، فەرمووی من لا يرحم لا يرحم، ئەوەی ڕەحم بە خەڵکی نەکا خوش ڕەحمی پێ ناکە، تۆ بێڕەحمی، بێڕەحمی مناڵ ماچ ناکەی. نەیفەرموو ئافەرین بەڕاستی تۆ پیاوی، تۆ پاڵەوانی، دەست خۆش بێ، ئافەرین بۆ تۆ کە ماچی مناڵ ناکەی. بەڵکو پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم نەخێر، ئەوەی ڕەحم بە مناڵ نەکە خۆش ڕەحمی پێ ناکەت. بۆیە مناڵەکانت مەشکێنەوە، مناڵ پێی ناخۆشە بیشکێنیتەوە، با ڕاستەکەی باوکی ئەوی، بەس پێی ناخۆشە، تۆ خۆت پێت خۆشە باوکت بشکێنە ناو خەڵکە، ناوەڵا دیوەڵا کوڕەکەی تۆش پێی خۆش نییە، کچەکەی تۆش پێی خۆش نییە. لە ناو خزمە سوکایەتی بە مناڵی خۆتان مەکەن، تکاتان لێکن، مەیان شکێننەوە. بەخوا خەڵکە زانم ئاوا سوکایەتی بە کوڕەکەی خۆی کردو، ڕێک چۆلە لە دڵ خۆی کوشتووە، خۆی کوشتووە. ئەمجا باوک هەتا مردن پەشیمانە. با غەڵەت نەکەن، خۆجارێک کوڕەکە لە تۆ بە قوتر بەرامبەرت ناوەستی نابێ بەرامبەرت بوەستی، بەڵام کە ڕێزت لێ ئەگرێت و سوکایەتی پێ مەکە، خزمەکەت مەرج نییە دڵسۆزت بێ، لای خاڵۆ مامە مەیشکێنەوە، سوکایەتی پێ مەکە. تکاتان لێکم لە کۆتاییدا دەڵێم ئاگاتانە دڵی مناڵەکانیشتان بێت، مناڵەکان ئێوەش ئاگاتانە دڵی دایک و باوکتان بێت. ئەم چەند خاڵێکی کەم و باسم کرد، تکاتان لێکم فەرق و جیاوازی مەکەن، با دوژمنایەتی لەبین مناڵەکانتانە دروست نەبێت. کاتێ یعقوب سەلامی خوای لەسەر بێ زیاتر یوسفی خۆشویست، چی کارە ساتێ ڕوویدا؟ بیران لە کوشتی براکەیان کردو کە ناو بیریشەوە، چەند ساڵ لە باوکیان دووریان خستەوە، دووری مەگرە بەیانی کوڕەکەت کچەکەت چەقۆی بکاتە سکی ئەو کەسێکە خۆشتەوی بیکوژێت، نازانن عەقڵی پێیان ناشکی. کەواتە ئاگاداری خۆتان بن، زەرەرەکەی خۆتان دەیچێژن. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدأ بتايبتي أو أنا داوي دعاء خير عن كدوة. يا ربي خوايا وما ليبكي لبين من الله كان معنا عدالة بين. يا ربي خوايا رحم ومهرباني خد برجيني بسر معنا خوايا جان شفاء نخوش كان من بدأ خوايا جان ولات من خوش كي آرام بكي لكي شو بلا بدوري كي
خوایان ئەوانەی نەخۆشن شیفایان بدە، ئەوانەی کێشیان لەسەر لابەری یا ربی خوایە مسلمانان و براکانمان لە غەزە سەرکەوتوکە یا رب العالمین، خوایان دەستی دوژمنان و جوولەکە وڵاتە زلهێزەکان بشکێنی یا ربی خوایە ڕسوای دنیا و قیامەتیان بکە یا رب العالمین، خوایان قووەتیان بشکێنە، خوایان چۆن قەومە بە قووەتەکانی پێشوو لە ناو برد، خوایە جوولەکە و هاوشێوەکانیشیان لە ناو بەری یا رب العالمین، بە زەویابیان بیتە خوارەوە. آمين آمين آمين، وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.